بەڕێزان خێزان ناوەندێکی زۆر گرنگە بۆ پێگەیاندن و پەروەردەی تاک هەر کاتێک تاکێک لەناو خێزاندا بە شێوازێکی دروست پەروەردە بوو گەورە بوو ئەو بێگومان ئەو بە هاو جوانانی کە لەو خێزانای وەریگرتو ئەتوانێت ببەخشێتەوە بە کۆمەلگاکەی و خزمەتی پێ بکات. یەکێکیش لەو بابەتانی کە زۆر گرنگە لەناو خێزاندا هەبێ بابەتی یارمەتیدان و هاوکاریکردن لەناو ماڵدا. هەمومان لە کاتێ لە ماڵێکا ژین بێگومان پێویستە هاوکاری و هەماهەنگیمان هەبێ، نەک ئەوەی کە بۆ بڵین ئافرەتێک یان پیاوێک لەبەر ئەوەی کە بۆ جیاوازن هاوکاری یەکتر نەکەن، بەڵکو پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ نمونەی باڵا بۆ لەوەی کە هاوکاری ئەندامانی ناو خێزانەکەی کردووە. بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە دەچینە لای بەڕێز یوسف ئەحمەد ڕاوێژکاری خێزانی کە ئێستا لە شاری هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمانە. سڵای خوات لێبێ مامۆستا کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. مەبەستمان چییە لە هاوکاریکردن لە ناو ماڵدا؟ ئایا چی هاوکاریە بگرێتەوە؟ بنای خوای بەخشندەی میهرەبان، دووری خۆی گەورە لەسەر جانی پاچی پێغەمبەری خۆشەویستمان سلامی خوای لەسەر بێ کە نمونەی بەرز و باڵای باوکەکی باش و هاوسەرێکی باش بوو. خوای گەورەمان لێ ئەمەش ببینە نمونەک لە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام. هەڵبەتە باسخواسی هاوکاری لەناو خانەوادە و ناو خێزان گرینگە، بەداخەوە بە ئەو ماوەی ئێستاش کە بە سۆشیال میدیا کاریگەری نێرێنی سلبی هەبووە لەسەر ئەو چەمکە و لەسەر ئەو بەهایە، لەبەرەوە گرنگترە و باشترە زیاتر باسی لێ بکەین. باسی هاوکاری دیارە، هاوکاری ینی دوو تەرەف هەن یان زیاتر یارمەتی یەکتری دەدەن هاوکاری یەکتر دەکەن، ینی بە تەرەفێک بەتەنها ناکرێتن و ئەوجا هاوکاریەکان بواری جۆرا و جۆر و جیاوازی هەیە کە پێویست دەکات لە بوارە جیاوازەکان هاوکاری یەکتر بکرێتن. هەڵبەتە سەبارەت بە خانەوادە و خێزان جارێ پێش هەموو شتێک لە ئافرەت و پیاوێک پێک دێتن، دواتر نەوەکان و منداڵەکان دێن، کەواتە زەرورە جارێ لە نێوان هاوسەرەکان لە نێوان ئافرەتەکە و لە نێو پیاوەکە ئەو هاوکاریە دروست بیتەوە چەمچی هاوکاری بەهای هاوکاری و یارمەتیدانی یەکتری پێشوەختە لە ناخیان بچێندرێ و گەشەی پێ بکرێ و هۆشار بکرێنەوە لەو بوارە. ئەوەش هەڵبەتە عیلاقەی بە پەروەردەی هەردوو خانەوادەی ئەو پیاوە ئەو ئافرەتە هەیە کە هەر کامێن لە خانەوادەیەک هاتون ئێستا گەیشتونەتەیەک و دەبنە هاوسەر یەکتر. ئەو کاتە ئەو دوو خانەوادە ئەو دوو کەسیان چۆن پەروەردەکردێت دواتر بە تەکید ڕنگدانەوەیان دەبی لەسەر منداڵەکانی خۆیان، لەگەڵ ئەوەش کە دواتر ئەو دوو هاوسەرە خۆیان کە باڵغ بووینە و کامل بووینە، ڕاستە پەروەردەی ماڵەوە تەسیری هەیە لەسەر، بەڵام دواتر خۆیان دەبی بێن قەراردەن ئێستا بەو پەروەردەی کۆنە هەر بەو بین و بەردەوام بین یاخود دەکرێت هەندێک دەستکاری بکەین و هەندێک تعدیلاتی تێدا بکەین بە جۆرێک کە لەگەڵ هەم ناوەڕۆک و چارچیوەی شەرع و بەرنامەی خوای گەورە یەک بگرتەوە دەرنەچی، لە هەمان کات لەگەڵ سەردەمی خۆمان و ئەو بارودۆخەکەیان ئێستا تێدا دەژین هەماهەنگ بیتن و هەڵکەین تاوەکو دوانەکەوین لە ڕەوتی ژیان کە ئێستا تێدا دەژین. زۆر باشە مامۆستایان تا چەند ئەم هاوکاریکردن و بەدەمەوە چوونی نێوان ئەندامانی خێزانیان نێوان هاوسەران دەبێتە مایەی هێنانی بەختەوەری و خۆشەویستی نێو ئەم خێزانە؟ هەڵبەتە دیارە ئەگەر هاوکاری نەبوو پێچەوانەکەی پەیدا دەبێت. پێچەوانەکەی چییە؟ خۆخۆیە و هەرکەس بۆ خۆیتی. کە ئێستا بەداخەوە کوتم سۆشیال میدیا ئیش زۆر لەسەر ئەو خاڵە دەکاتن کە هەر کەسە بۆ خۆی بژیتن، هەر کەسە خەریکی مۆبایلەکەی بی، هەر کەسە لە ژووری خۆی بی، نەتیجەوەی لەبێ کەس خەمی کەسی نەبیتن. ئیتر مانای خانەوادە بەمانە دروستەکەی نامینە ئەو کاتە. بۆیە بەداخەوە باسوخواسی خۆخۆیەتی و لە بۆ خۆشیان بەمانە سلبیەکەی هەڵبەتە ئێستا زۆر زەق بوویتەوە، تەنانەت هەتا لە کاتی دەبینی خەڵکەی زۆر سێلفی دەگریتن، هەردیسان سێلفیەکەش یعنی خۆ لۆی باسوخواسی لە بۆ خۆ ژیان و خەم خواردن تەنها لە خۆت و دوورکەوتنەوە لە دەوروبەر و خەم نەخواردن لە دەوروبەر کێشەی زۆر گەورە دروست. بەداخەوە نمونەی زۆرمان دیتە ئەمە بە حکمی کاروشتەکانمان خەڵک زۆر پەیوەندیمان پێوە دەکەن و دێنە لا من لەو کێشانە،
ئیوا هەبووە ئافرەتی وا هەبووە گوتێت یانی من هەر هەموو دەم لە ژوورەکەی کچی گەنج بووێنی هەموو دەم لە ژوورەکەی خۆم نەداکەم نەبا بنە کەس ئاگای لە من نییە ئیتە هەرچی بکەم و نێکەم کەس پێ نازانیتن لەبەرە تووشی هەڵەش بووە کە دواتر زۆر پەشیمان بۆ تۆلێ کەواتە ئینی ئەگەر هاوکاری نەبوو ئەو حاڵتە دروست دەبی هەر کەس لە بۆ خۆی دێت کەر کەسی لە بۆ خۆی ژە ئیتر بەرژەوەندی خۆی لە پێش بەرژەوەندی ئەواندادێن مانای خانەوادە کە خانەوادەش لە کۆتایەکەی بریتێ لە تیمەک لە چەند ئەندامێک پێک دێ و سەرۆکی ئەو تیمەش هەیە ئەگەر ئەو تیمە وەکو خۆی نەما و سەرۆکەکەی ئەوەی کە سەرپەرشتیار و خەمخۆری ئەو خانەوادە کە باوکەکەیە تەبعاً ئەگەر ئەو سەرپەرشتیارەکەی بە تەواوی نەکرد و خانەوادەکان هەریەکیان بە ئەرچی خۆیان هەڵنەستان لەناو تیمەکە ئیتر ئەو تیمە نامینێ وەکو تیمی تۆپانێ دەبینین کە وەختە کە تیمە بەڕوحی فەریق و بەڕوحی تیم ئیش لەگەڵ یاری لەگەڵ یەک ناکەن لە یارێکە بە دەردەکەوی لە سەرەتا یارەوە دیارە ئەوانە دەدۆڕن لە کۆتایەکەی هەرواشە بەڵام ئەگەر وەکو یەک تیم کاریان کرد ئیتر خانەوادەکەش وەکو یەک تیم ژیانیان بێکەوە بەردەچێت مانای تیمیان زانیچە و ئەو باڵێ هۆکارانی دەبتە مای سەرکەوتنی تیم ئەوانش بگرنە بەر بە تاکی خوای گەورەش تەوفیق دەخاتە ژیان و بەرەکەت دەخاتە ژیانی ئەو خانەوادەیە با مساشیاواز یارمەتیدان تا چەندێک پەیوەندی بۆ جۆری هاوکاریەکەەوە هەیە بنمونە دایکێک منداڵێکی ساوای هەیە پێویستە ڕۆژانە شیر بدا بە منداڵی باوکێک ڕۆژانە هەتا ئێوارە لە کارەکەی بە ئێوارەیەتەوە منداڵێک هەیە لە خێزانەکە ئەچێ بۆ قوتابخانە ئایا بەپێی بۆ نمونە ئەم منداڵانە بەپێی پێگەی خۆیان لە خێزاندا ئەرکەکانیان ئەگۆڕێ و شێواز یارمەتیدانەکانیان ئەگۆڕێت دەست خۆش بۆ پرسیارەکە هەڵبەت جارێ ئەمە هەموو مرۆڤە کە بەپێی ئەو قەناعەتێک کە هەیەی دواتر هەڵس و کەوت دەکاتن و ڕەفتار دەکاتن لەبەرەوە گرنگە ئێمە جارێ هیچ لەسەر قەناعەتی ئەندامەکانی خێزان بکەین یعنی تێیان بگەین کە چەمچی هاوکاری چەندە گرنگ و پیرۆزە بۆ نمونە بین هەم لە ڕوە شەرعیەکەی لە ئایەت و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو مانایانە پیشان بدەین باز بکەین دواتر هەندێک بە بەڵگەی عەقڵی کە ژیان تەبیعەتی ژیان وایە پێویستی بە هاوکاری و بەتیمەیە ئەو دواتر کاریگەری ئەوان لە بەشداریکردنیان لەو تیم بۆ نمونە خوای گەورە دەفەرمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم وتعاونوا على البر والتقوى ئەمری خوایە کە داوامێنێت کە هاوکاری یەکتر بین لەسەر بر و تەقوا بر یعنی ئەوەی چاکە لەگەڵ غەیری خۆمان هەر کەسێک بێتن ئەوە واجبە کە خوای گەورە ئەمری فەرمووە ئەو تەقواش یعنی ئەوەی کە ئێمە خۆمان بپارێزین لە غلط و گوناح و تاوانەکان سنووری خوا بپارێزین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان شوان و سەرپەرشتیار و مەسئولن هەر کەسە مەسئولشە لەسەر ئەوەی کە لەژێر دەستیتی جاوە لێرە بەس باوک و دایک ناگرێتەوە یعنی دەبی ئەو چەمکە ئاوا بگاتن لە پەروەردەکردنی منداڵەکان کە منداڵەکەش ئەگەر کوڕە بە هەمان شێوە ئەویش ئەرچی لەسەر شانە بەپێی هەر ئەو فەرمودەیە ئەگەر کچە بە هەمان شێوە ئەویش ئەرچی لەسەر شانە بەپێی ئەو فەرمودەیە ئەوجە دواتر بین هەڵبەتە بە پێی تەمەن دەگۆڕە تەبعاً یعنی جارە سەرەتا ئافرەت و پیاوێک دەگەن یەک دەبنە هاوسەر یەکتری جارە هیچ منداڵ لە گۆڕە نییە جارە دەبی ئەوان جارە لە بینی خۆیان بتوانن ئیشەکان تەوزیعکەن دواتر کە منداڵیش دێتن بە پێی تەمەن سەبر کاتێک تەمەنی دەگاتە 3 ساڵ و 4 ساڵ دەبی لەو کاتەوە خەمی لێ بخورێ نەکە گەیشتە 8 ساڵ و 9 ساڵ و 10 ساڵ هەر لە 3-4 ساڵی شتی سادە و بەسیط بێت بۆ نمونە کۆکردنەوەی یاریەکانی خۆی لە کاتی ناخواردن مەسەلەن چۆنی نان بخواتن هەندێک کاری پێدەست پێدرێ دواتر بەپێی تەمەن کە گەورە دەبێتی دەگاتە 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ اینجا لە ناو خانەوادە کارەکان زۆرن تەنها بە باوکەکە ناکرێت تەنها بە دایکەکەش ناکرێت بە تایبەتی ئەگەر هەردووشیان کاریان هەبی داوامیان هەبیتن لە داوامی دەرەوە نەبیتن ئەبێ بە تەئکید منداڵەکانیش بەشدار بن چونکە لە کۆتاییەکە گوتمان ئەو خانەوادەیە لەو کەسانە پێک دێ بەس لە دایک و باوکەکە پێک نییە بەداخەوە زۆر نمونەمان بینیە کە دایک و باک بە ناوی ئەوەی کە با منداڵەکەمان عەزیەت نەخوا با منداڵەکەمان زەحمەت نەچێشی با منداڵەکەمان منداڵی خۆی بژیتن ئەرک و واجب ناخەنە سەر منداڵەکە وایە ئەو منداڵە زۆر بەناس گەورە دەبیتن ئیتر دەست لە بۆ هیچ ناباتن دواتر کە دایکەکەی نەخۆش دەکەویتن لەوانێ باوکەی نەخۆش دەکەویتن ئەو منداڵە یەک ئامادەی تێدا نیە هاوکاریان بیتن دوو لێی نازانیتن نازانیت چ بکاتن چونکە ئەسڵەن فێریان نەکردێ لەبەرەوە گرنگە هەلە منداڵیەوە بەپێی تەمەنەکە دایک و باوکەکە خەم لە منداڵەکان بخۆن و ئەرچیان لە بۆ دیاری بکەن بە جۆرێک کە ئەرکەکە گونجاو بیت لەگەڵ سروشتی ئەوان خاڵەکیش گرنگە هەڵبەتە ئەگەر بکرێ
ئەرکەکەش گونجاوی لەگە حەز و ڕەغبەتی منداڵەکە باشترە بەڵام ئەگەر نەشگونجا ئەبێ بە شێوازێک قەنەعەتی پێ بکرێت کە پێویستە ئەویش بەشداربی لەو مەڵە بۆ نمونە بنەمایەک زۆر سادەیە زۆر ئاسانە و منداڵی زوری تێدەگا تاوەکو دایک و باوک نێرە ئەخە من چۆن قەنەعەت بە منداڵەکان بکەم تاوەکوش بکات کاتی خۆی ئۆپەرێتێک هەبوو لە ساڵی هەشتاکان ینی تەمسیلێکی منداڵان بوو دەستەوازش تێدا بوو ئەوە لەگەڵ منداڵەکان ئێستاش بەکار بە زۆر ئاسایی ئەویش بەیە ئەوەی کار نەکا ناخوا خەڵەت لەگە منداڵەکان ئەوە بگوتێ کاکە تو لەو ماڵی کوڕەکەم کچێت لەو ماڵە نان ناخۆی بە نان دەخۆی دەبێت ئیشش بکەیت ئەوە نیە نان بخۆی و ئیشش ناکەی ئەوی کار نەکا ناخوا ئەوە بە سادەی منداڵ تێدەگە کەواتە من لەسەرمە مادەم لەو ماڵە دەژیم نانی ئەو ماڵە دەخۆم و لێرە ئیستراحەت دەکەم کەواتە ئەرچشم لەسرە هەر وەک مافیشم هەیە زۆر باشە مامۆستا زۆر جار دەمەبۆڵە دروستە بە لە نێو خێزاندا لەسەرم بابەتی کە جەنابێ باسی کرد بەهۆی ئەوەی کە پیاوەکە دەگەڕێتەوە ماڵەوە گەر ئەم ئافرەتە ئەم خێزانی داوای ئیشێکی لێ بکە لە ماڵەکەەوە خێرا بەڵێ زۆر زۆر هیلاکم یان ناتوانم یان ئەگەر بە پێچەوانەشەوە بێت ئەمە تا چەند گرنگە هەردوو لە بەڕێزەوە مامەڵە لەگەڵم بابەتە بکەن بەڕێزەوە بۆ ناگەر ئیشێکیشی هەبوو بەم پیاوەی کە لە ماڵە بەڕێزەوە پێی بڵێ دەزانم کە تۆ زۆر ماندووی لە دەرەوە هیلاک وەڵام ئیشێکی بچووگەی وەرە بیکە بووی کە من فڵانە ئیشی دیکە دەکەم ئەم بەخشینی ڕێز و خۆشەویستە ئەم شێوازی قسەکردن تا چەند نەبێتە مایەوەی کە زیاتر بە دەمەوەچوونی نێوان یەکتریان بۆ دروست ببێت. تەبان کاک دانیێل هەڵبەتە بە تەئکید ئەگەر خانەوادە لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی و تەبایی دروست نەبی هاوکاریش دروست نابی چکە هاوکاری لە کۆتاییەکەی نەتیجەی ڕێز و خۆشەویستی تەباییە وەختە کە ڕێز و تەبایی خۆشەویستێ بوو هەردوو لە ئامادەیان هەیە یارمەتی یەکتر بەتابەتی وەکوتم دایک و باوچکە لە کۆتاییەکەی دایک و باوک دەبنە نمونە لە بۆ منداڵەکانیان منداڵەکان تەماشای دایک و باوچیان دەکەن چکە پەروەردەی منداڵ 180 بە بینینە بە نەسیحەت و قسەکردن نییە یعنی دایکوە ئەگە بیانێ پەروەردەی منداڵەکانیان بکەن دەبی بە فعلی بە کردداری پیشان بدەن نەک منداڵەکەدان پێ بڵێ کچەکەم کوڕەکەم ئەبێ هاوکار یەکتر بین واوە کەچی لە بینی خۆیان دایک و باوکەکە هاوکار یەکتر نەبن لەبەرەوە بە تەبایی و بەڕێز و خۆشەویستی وکە خۆی گەورەش دەفەرمیتن أعوذ بالله من الشيطان الرجيم ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة يعني بسبب أويك دبي السكينة هبي دبي مودة هبي دبي الرحمة هبي بيكتري مهرباني بيكتري هبي أو كاتا دبت ما أويك خانواده بخوا برسمي إقراري بكات أو خانواده كخوا بيرازيا ومن آياته شو دفرمي لبلغكاني خوا يعني أما أجابماني براستي إيمانداري باش بين دروز بين أبي هر خانواده لبو خوي ببيت النشانة آياتك لآياتك على خواي جورا شو دفرمي ومن آياته أجر خو أنا خواست دايك وباوكك هاوسر دو هاوسر لقاليك تبانا بون تشاشو في دروز بون بتأكيد خلطي غيري مسلمان کە تەماشایان دەکەن ئەو دوو ژن و پیاوە ئەو ژن و پیاوەکە مسلمان و ئیماندار سێ دەکەن مەشاکلیان زۆرە ناتەبانە کۆمەڵک کێشیانەیە ئەوە نابتە ئاەت ئەبی ئەو ئافرەت و پیاوە ئیماندارە مراجعەی خۆیان بکەن بەرامبەر بەخوا زۆر مقەسرن چونکە ئەوە خەریکە لە جیاتیەوە ببنە ئاەتێک لەسەر دەسەڵاتی خوا حەکیمی خوا عەلیمی خوا گەورەی خوا ئێستا دەبنە نیشانێک لە بۆ خراپی و ناشرینی دین لەبەرەوە ڕێز و تەبای خۆشەویست بە تەئکید تەواوە ئەوجا ئینسا هێشتا کە منداڵ نهاتیە دیسان دەڵێم ژن و مێردەکە دەبی دابنیشن ئیشەکان لە بینی خۆیان تەوزیعکەن ئەوە هەڵبەتە لە قۆناغی دەستگیرانی زۆر گرنگە ینی بەڕاستی کوڕان و کچان پێشەوە بچنە پرۆسی هاوسەرگیری خولیان لە بۆ بکرێتەوە تێبگەیندرن ژیانی هاوسەرگیری چییە ئەوجا قۆناغی دەستگیرانی زۆر قۆناغەشی گرنگ و میمە بەردی دانانی بەردی بناغی خانەوادەیە لەو کاتە کۆمەڵێک پێویستی هەیە بنەما هەیە پێویستە ئەو کوڕە ئەو کچە متتەفق بین لەسەری چونکە ئەگەر لەو کاتە متتەفق نەبن دواتر کە دەگوازرێنەوە زەحمەتتر تووشی اتفاق و ڕێکەوتن دەبن پێشوەختە باشترە لێک حاڵی بوون هەبیتن تاوەکو دواتر بە ئاسایی و بەسانایی کارەکان ئەنجام بدەێت و هاوکاریەکانیش بکرد لە بینی هەردووچان تا چنێک ئاینی ئیسلام گرنگی داوە بە بابەتی هاوکاریکردن لە ناو خێزاندا یعنی زۆر جار هەندێک پیاوان پێیان عیبە هەندێک هاوکاری خێزانەکانیان بکەن دەوترێت ڕەنگە پێیان قسێکیان پێوترێت لایەن کۆمەلگاویان بە چاوێکی تر سێر بکرێن ئەمانە هۆکارن بۆی کە کەسێک ئەم هاوکاری دەستگیری نەکا لە کاتێکدا پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ هاوکاری خێزانەکانی خۆی کردووە
هەڵبەتە جارە وەکوتم وەکو مەبدە و بنەما و بەها ئەوە بڕاوەتەوە کە پێویستە و ضرورەتی ژیانە جەچل ناو خێزان بیچ لە دەروی خێزانێ ئەوە یەک دوو مەسەلەی ئەوەی کە پیا و ئافرەتەکە یارمەت و هاوکاری یەکتری بکەن جارە لە بینی پیا و ئافرەت ئەوە نییە وەڵا ئەوە عیبە و ئەوە نابێ و ناکرێ ئەو شتانە ئەسڵ وایە گوتم تازە بوونە زەوجی یەک یعنی تەواوکەری یەکن هیچ کامیان بەبێ ئەویتر مانای نابیتن کە تەواوکەری یەکن کەواتە لەو شوێنەی ئافرەتەکە پێویستی بە هاوکارێک گرنگە پیاوەکە زوو بگاتێ بە پێچوانەوە لەو شوێنی پیاوەکەش پێویستی بە هاوکاری ئافرەتەکە زوو بگاتێ بۆ نمونە پیاوەکە لە دەرەوە دێتەوە ماڵ ئافرەتەکە ئەو ڕۆژە هیلاک بۆ هەندێک ئیشی ماڵ کە لەسەری کۆ بووە ڕۆژەکەی پێڕان نەگەیشت و ئێستا زۆری کردێ و هیلاک و بێتاقاتە پیاوەکە دێتەوە دەبی هاوکاربی بە جارە هیچ نەبیتن باری قورستر ناکاتن سەبی لەسەر بگری ئەگە خۆشی ماندیە لەوەی کە ئەو پشوەک بداتن دواتر سەبر ئەو جەدامنیشی لەگەڵ ئەو ئیش و کارێکە پێویستی پێیتی لەگەڵی داوای لێ بکاتن لە هەمان کاتیشدا وەختە پیاوەکە جار بە هیلاکە لە دەرەوە دێتەوە ئافرەتەکەش هاوکاری زارە زوو باری قورس نەکە بە کێشەکانی ئەو ڕۆژە لە ناو ماڵ و خانەوادە ڕوویدایە جارە تۆزە ئیسراحەت ینی لێگەڕە سەبر بگری ئیسراحەتە بکاتن دواتر سەبر ئینجا جا مەسەلەی ئیش و کات تەوزیعکردنەکەەوە گورتم ئەوە لە بیر ناکە ئێمە دیسان پیا و ئافرەت لە ئەسڵدا یەک ئینسانن یەک نەفسن لەوە هاوبەشن ڕێز و احترام گرتن کە دێنە سەر ئەوە کە دوو ڕەگەزی جیاوازن کەواتە ئەرچیشان جیاوازە یعنی ئەمە نەوەکو ئەو کەسانەی باسی خواسی فێمینیزم و شتانە دەکەن کەتر بڵێن هیچ جیاوازیەک نییە ئەبێ پیا و هەرچی کرد ئافرەت بیکە ئافرەت کە پیاویش بیکاتن نە ئەوەش کە جیاواز دەکەین ئەرکەکان جیاواز دەکەن ئیتر وای لێنێ هاوکاری دروست نەبیتن ئیسلام ئەوەی جوان و پیرۆز و گەورەیە کە وەسەتە لە نێوان هەموو دوشتە سلبیەکان ئیسلام لە ناوەڕاستە وەسەتە یعنی دەڵێن کاکە بازنەکەی بازنەی کاری پیاوە بازنەی شێ بازنەی کاری ئافرەتە بەڵام ئەو بازنەیە تێک هەڵچێش کراینە لە پانتاییەک کە هاوبەشە لە بینی هەردووچان یعنی هەندێک کار هەیە فقط پیاوی بیکا باشە ئافرەت پێویست ناکە بیکە چونکە لەگەڵ تەبیعەت و سروشتی ئەو ناگونجێ بە هەمان شێوە هەندێک کار هەیە ئافرەت پێویستە بیکاتن کە دیسان پیاو پێویست ناکە بکە چونکە دیسان لەگەڵ سروشت تەبیعەتی ئەو ناگونجێ بشی کاتن بە وەکو ئەو پێ ناکە بەڵام لەو ناوەندە کۆمەڵە کارەیە بۆ هەردووشیان گونجاوە لەوە گرنگە هاوبەش و هاوکاری یەکتر بن لە حاڵەتی زۆر زەروریش ئاسایە پیاوەکەش ڕۆڵی ئافرەتەکە ببینی بۆ نمونە ئافرەتەکە داوام یە پیاوەکە لە ماڵە منداڵەکەی سلەمەنی ساڵەکە ئیتر ینی پێویست دەکە خاوێنی کاتەوە پێویست دەکە شیری پێبدا ئاسای ئەو کاتە شیری پێبدا و خاوێنیشی کاتەوە لەبەرەوەی حەلی تر نییە هەسەنەوە ئەسڵ وای ئافرەتەکە باشتر لەو ئیشە دەزانیتن بەڵام ئێستا لەو حاڵەتە پێویستە پیاوەکەش بکە پیاوەکە ناکەم لێ چاوەڕێکە تا ئافرەتەکە دێتەوە منداڵەکەش حاڵی خراپ بیتن کە بەداخەوە شتی باشمان بینیە زۆر باشە مامۆستا زۆر بە کورتی لە ماوەی دوو دقایان دقەیەکە باسی لێکەوتەکانی بکەی ئەگەر بێت و ئەم هاوکاری و هەماهەنگیە نەبێت لە ناو خێزاندا چی دەرەنجامێکێ بێ پێویستە چۆن خێزانەکان لە ئێستا بیر لەوە بکەنەوە زیاتر گرنگی بە بابەتی هاوکاریکردن بدەن لە ناو ماڵدا وڵا دەرکەوتەکانی تەمان خراپە جارە سەرەتا یەک ئەوە دەبێتە مایە ناڕازیبوونی خوا لێمان چکەوە ئەمرێکی خوایە کە هاوکاری یەکتری بکەین دوو پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام لێمان دەڕەنجێ کە ئەوەش خەتەرە سێ خۆشی لە ناو خانەوادە نامێنێ هەر ڕۆژانە مەشاکل و کێشە دوێت هەر کەسە دەراوە ئیشی منی ئەوە کاری منێ ئیتر ئیشەکان دەمێنێتەوە ینی کەش و هەوای ماڵ دەبتە کەش و هەوایە کە بە کەڵک ژیان نایەتن ئەو جەنەتیجەوەی لێدە منداڵەکان بە تایبەتی حەزیان لە دەرەوەی ماڵ دەبیتن ئیتر دەگەڕێن لە کەش و هەوایەک لە ژینگەیە کە باشتر بێت لەو ژینگە کە لە ماڵەکە هەیە نەتیجە منداڵەکان تووشی دەرەوەی ماڵەکە تووشی دەرەوەی ماڵ بوون ئەو کاتە ینی ڕوبەڕووی ئەوە دەبنەوە کە خەڵکانی نادروست و خراپ استغلالیان بکەن لە بۆ شتی خراپ و نادروست کە دیسان ئەوە کێشە و مەشاکلی زۆر گەوری دەکەوتێتەوە کە گەنجانمان دیتینە لە کوڕان و لە کچان تووشی تۆز کۆمەڵێک کێشە و مەشاکل بنێت لە دەرەوەی خێزان کەواتە بە هاوکاری تەبایی دروست دەبیتن خۆشەویستی و ڕێز و احترام دروست دەبیتن ئەو کاتە خانەوادەکەش منداڵەکانیش هەر هەمویان خۆشحاڵ دەبن کە لە ماڵەوە بن لەو ماڵە پەروەردەم خۆی گەورە هەموو لە یەکمان بپارێزی ئینشاڵڵا هاوکاری یەکتری بن زۆر باش مامۆستاکیان وڵات وا پرسیاری منیش ئاڕاستی بەڕێزت بکەم تا چەند گرنگە خێزان بە تایبەتیتر پیاوان گوێ نەدەن بە قسەی خەڵکی یانەها برادەری زۆرجار ئەبیستەیە کاتێک کە لە ماڵەکە یارمەتی خێزانی دەدات گاڵتەی پێ دەکەن یان بە شاز لە شازەکان توانجی لێ دەدەن
گوێنەدان بەم بابەتانە گوێنەدان بەم قسانە تا چەند گرنگە تا چەند دەبێتە مایەوەی کە خێزانەکە تۆکمەتر و خۆشەویستی ترە بن لە نێوان یەکتردا. قسەیەکی زۆر گرنگ بوو کاک دانیێل دەست خۆش بێ هەڵبەتە جارێ ئێمە وەکو مسلمان ئەسڵ وایە لە چارچیوەی شەرت تەماشاکەین ئەو شتە گونجاویان گونجاو نیە گونجاو بوو با خەڵک هەر برێ گونجاونی علاقم بە خەڵک نییە ئەوە بڕاوەتەوە مەوزوعە دوو ئەمە وەکو باڵێن ژن و مێردەک ئێمە لەو خانەوادە دەژین خۆشی ئەو خانەوادە بۆ خۆمانە ناخۆشی و خانەوادەش بۆ خۆمانە یعنی بۆ کەسانی دەرەوە نییە کەواتە کەسانی دەرە وەختێک دێن تەداخول دەکەن ئەوە ئێمەین خۆمان ژن و مێردەکە ئێمەی خۆمان ڕێگەت پێ دەدەین خەڵکانی تر تەداخل بکەن و چێشەمان لە بە دروستکەن وەختێک من و خێزانم ڕازین لەسەر ئەو شتێک ئەو بەرنامەی ژانی کە بە خۆمانمان داناوە بەرنامەکەشی دروست و پوختیشە لە چارچێوەی شەرعیش دەرنەچووە ئیتر گوێ نادەمە قسەی خەڵک تەنانەت دایک و باوکی هەردوو لایعنی خەس و خەزور ئەوانە دەکرێت نەسیحەت و شت بکەن بەڵام ناکرێت تەداخل بکەن دیسان ئەمە ڕێز و احترام لە بۆ هەموو لایەکدا دەنین و قسەشان جێ لە قسەکانشان دەگرین بەڵام شتە نییە بەگوێیان بکەین چکە ئێمە ژیانی خۆمان باشتر ئەزانین لە خەڵکی تر. بەڵێ سپاس بۆ بەڕێز یوسف ئەحمەد ڕاشکاری خێزانی کە لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە سپاس.